تیلا سعد زۆر دڵم خۆش بوو لە گراجوێشنی سکوول. ئەرە تەخەرروجم بوو سپاس بێ بابەکەم حەفلەی تەخەرروجم بوو. هەستێکی زۆر زۆر خۆش بوو. هیوادارم هەموو قوتابیەکان سەرکەوتوو بن و ڕۆژێکی زۆر خۆش بەنسبەت دانین و بەنسبەت ئێمە. ئامانجی ئێمە لەو فستیڤاڵ ئەوەیە کەنەوەکانی نوێ ئاشنا بکەین کە ئەوە یاخود نەتەوەکانی ترتا لێ ئێمە بکەن کە ئێمەش کوردین و وەنەتەوەیەکین تەقالیدێکی تایبەت بە خۆمان هەیە. بەشداریکردنم لەو فستیڤاڵە بەنیازی ئەوەی هاتووم کەوا ئەو پۆشاکەی کە لەبەرمدا و جلوبەرگی لەبەرمدایە ئەوانەی کە ئێمە دەیان بینینەوەی خۆشم کە دەبینم ڕەنگە ئالوگۆڕێک لە نێوانیاندا بکرێت لە پێناو ئەوەی کات ئەو کەلتورە با و باپیرە ئێمە هێندە دەوڵەمەندە بۆی ئەو تێکەڵ کێشە ئەکەین کەوا هەمومان بەیەکەوە کەلتوری باب و باپیرانی خۆمان بە یەکتر بناسیینین. خودی ئەوە بۆ زۆرمە گلوگیۆیە بهۆرەیە دەستپێتێتەن تقریبان 22 ئەوانەیەکی سێ دەستپێتێت سەرێ بهۆرێ گەڵای جوورێت گلوگیۆی تێنە سیکۆمە گەنگێتێن ڕێواستێن خەلاندورن ئەوە شیکێتکە ئەوە لیشە سوریۆزە وەرزی بهۆرەیە وەختەی گلوگیۆیە وەکی هەساڵ گلوگیۆ نایە دەسیکێدا هەف ساڵە وەکی هەساڵ گیرانترەژیش وەکی ساڵێت پۆر عنی عالم قوی نشیم چتا گلوگیۆی با فروکێت ترکی و توی خۆیت بینێژی سیکی ساگێ ڕەوشە سیکێکی و هەر ساڵ نینە Thank you.